بەڕێمی ترافیک ئەم جارە باس لە شێوازی ڕێخستنی هاتوچۆی شەقامە سەرەکیەکانی سنتەری شار دەکات. ترافیک وەک نمونەیەکێک لە سەرەکی ترین و جەنجاڵترین شەقامی کردو بە چیرۆکیەوە ڕێخستنە. ئەگەرچی نزیکەی سەر و 1 ملیۆن ئۆتۆمبیلی تۆمار هاتوچۆ دەکەن، هاوکات لە شەقام ڕێخستنیان کارێکی ئەستەمە. بەڵام دۆخی هاتوچۆ هێشتا سەقامگیرە. ئیدی ترافیک دەست پێ دەکات. دەمانەوێت نمونەیەکێک لەو شەقامە سەرەکیانە بکەینە چیرۆکی هاتوچۆی ئەم جارە. ئەو شەقامە بە دەوری شاری هەولێر بە شێوازی بازنەی دەسۆڕێتەوە. شەقامێکی ستاندارد و پێشکەوتوو بەهێما و ئاماژەکانی هاتوچۆ ڕازێنراوەتەوە کە دیاردەیەکی پێشکەوتنی شارستانی و هاتوچۆیە لە هەرێمی کوردستان. ڕۆژانە سەروی 300,000 ئۆتۆمبیل پێیدا هاتوچۆ دەکەن. هەموو شاری هەولێر بە سەرجەم گەڕەک و بازاڕ و شوێنە گشتی و دامەزراوەکانی حکوومەت بە یەکتر دەبەستێتەوە. ڕۆژانە پۆلیسی هاتوچۆ وەک لایەنی سەرەکی لە ڕێخستنی هاتوچۆ لە ئارەکدا. هەر 4 وەرز بە تایبەت لە زستان و هاوین ئەم ئەرکە زیاتر دەبێت. بەشێکی ئەو شەقامە لەلایەن هاتوچۆی ناو شار بەشی ڕۆژاوە چاودێری دەکرێت و ڕێک دەخرێت. پۆلیسی هاتوچۆش لە ڕێگەی چەندین پلان و بەرنامە کار لە سەراسایکردنەوەی شەقامەکە و ڕێخستن و ڕێگری لە ڕووداوی هاتوچۆ دەکات. مەفرەزەکان چاودێری شەقامەکان دەکەن و بە شێوەی مەیدانی لە جوڵەدان. چوارڕیانەکان لەلایەن کارمەندانی پۆلیس چاودێری دەکرێن. لەناو بەڕێوەبەراتیەکانیش لە ڕێگەی بێتل و ئامێری پێشکەوتوو پەیوەندی هەموو یەکە و مەفرەزە و چوارڕیان و ئەفسەرانی سەرپەرش زانیاری بە یەکتر دەدەن و هەمانگی دەکەن بۆ ڕێخستنی شەقام و چاودێریکردنی جوڵە و هاتوچۆی شۆفێران. وەرەبەری ئەم بەرەوە هاوکاری ما بکەن. ڕاستی شادەداری نییە. لێرە ڕابوەستەکان. حکوومەتی هەرێمی کوردستانێکێک لە کارە سەرەکیەکانی گرنگی دانا بە ڕێگاوبان و بەهێزکردن و بەرەو پێشبردننی بواری هاتوچۆ بۆ خزمەتی هاوڵاتیان. لە ڕێگەی ئۆتۆمبیلی تایبەت و تەکنۆلۆژیای پێشکەوتوو بۆ ڕێخستنی شەقام و نەیشتنی سەرپێچی و ڕێگرە لە ڕووداوی هاتوچۆ و پاراستنی هاوڵاتیان و شەقامی باش و پڕ لە هێمای ستاندارد و هێڵکاری و ڕازدانەوەی شەقام بەهێما و گادرێلی سەلامەتی و هێڵی پەڕینەوە و پردی سەلامەتی هەموو ئەمانە بۆ خزمەتکردن و پاراستنی شۆفێر و پیادەڕۆکانە تا زوو بگەن و پارێزراو بن. ئێرە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە. سەبارەت بە دۆخی هاتوچۆ دەچینە بەڕێوەبەراتی پۆلیسی هاتوچۆی ناوشار ڕۆژاوە. لێرە لەگەڵ ئەفسەری سەرپەرشت و مەفرەزێکی تایبەت دەردەچین بۆی بزانین چۆن شەقام ڕێک دەخەن و کێشە و گرفت و سەرپێچەکان چین کە دەبێتە هۆی خنکانی شەقام و ڕووداوی هاتوچۆ. ترافیک لە بەیانێکی زوو دەست پێ دەکات بە شێرە زۆری فشار لەسەر شەقام کە دروست دەبێت لە کاتی دەوامە. لێرە ڕۆڵی پۆلیس یەکلاکەرەوەیە کە ڕێگر بن لە خنکانی شەقام. پۆلیسی هاتوچۆ دابەش دەبن. ئەو ڕووداوانە ڕۆژانە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان و دنیا ڕوودەدەن. ترافیک دەیەوێت زیان و قوربانی ئەو ڕووداوانە کەم کاتەوە نەبینە بەشێک لە جیهان لە زۆری ڕووداوی هاتوچۆ ئەو هەموو قوربانی کە ساڵانە لە سەراسی جیهان بە ملیۆنان کەس دەبنە قوربانی و گیان لەدەست دەدەن و کەم ئەندام دەبن. بەڕاستی ئەمە لە سەرەتای دەستپێکی داوامی ڕۆژانەمان
کۆمەڵێک ئەفسەر و کارمەندی هاتوچۆین پۆلێکین لە شەقامەکانی شار ئەرکی ئێمە ڕێخستنی شەقامەکانی ناو شارە. ئێمە ڕۆژانە بەڕاستی ئەرکمان زۆر قورسا ئەبێ یەکەم شت بەیانیەکە هەڵبسین دوای ساعت حەوت تجوالێ بەسەر شەقامەکانە بکەین بە هەمان شێوە ئێمە ئەرکی ئێمەیە کە سەرپەرشتیاری ئەم کەرتانە دەکەین. لەم شارە زیاتر لە 1 ملیۆن ئۆتۆمبیلی جۆرا و جۆر و زیاتر لە 750,000 جۆری تایبەتن و تۆمارکراون کە ئەو ژمارە زۆرە بەردەوام لە جوڵەدان. لەو ژمارەیەش 620,000 مۆڵەتیش تۆمارە کە شۆفێرەکان ڕێگە پێدراون لێخوڕینکەن. ئەو ژمارە زۆرە پێویستی بە ڕێخستن و چاودێری هەیە. ڕەنگە کەسمان نەزانینیان نەپرسین ڕۆژانە چۆن 1 ملیۆن ئۆتۆمبیلە لە شارێکی وەکو هەولێر بێکێشە و گرفت و خنکان هاتوچۆ دەکەن. بەیانیان کاتژمێر ساعت حەوتی بەیانی ئێمە کە دەست بە ئەرچی خۆمانی ڕۆژانە دەکەین. ئەفسەران و کارمەندانی بەشەکان بەپێ ئەو ڕێنمایانەی کە پێمان درراوە بەپێ ئەو یاسایەکە لە هاتوچۆ پێمان درراوە سەرپەرشتیاری شەقامەکان دەبین. ئەرکی ئێمە نەهێشتنی جەنجاڵیە و نەهێشتنی قەڵەباڵغی لە شەقامەکانە، ئەرکی ئێمە ڕێخستنی شەقامەکانە و بەڕاستی بەیانیانیش لە سەرەتای دەستپێکی دەوامەوە لە سەرەتای دەستپێکی دەوامەوە وەکو ئەوەکەوە هەموو فەرمانبەر و قوتابی بەرە و قوتابخانەکان دەڕۆن شەقامەکان زۆر قەڵەباڵغ دەبێت. مادیبوونێکی زۆر دەکەشین تاوەکو نهێنین ئەم جەنجاڵێ دروست بێ لە شەقامەکان و داوا لە شوفێرانیش دەکەی پابند بن بە ڕێنماییەکانی هاتوچۆی ئێمە و شوفێرانیش بەڕاستی زۆربەیان پابندن بە ڕێنماییەکان. فەلێرەدا ئەرکی ئێمە ڕوبەڕووبوونەوەی بەیانیان ڕوبەڕووبوونەوەی ئەو جەنجاڵیەی کە لە شەقامەکانە هەیە. بەیانیان زۆربەی کات کە فەرمانبەران و قوتابیان و دەوایرەکانی حکوومەت دەست بە دەوام دەکەن شەقامەکان جەنجاڵیەکی زۆری لەسەر دروستە بێ. ئەرکی ئێمە ئەوەیە ئەو شەقامانە ئاسایی بکەینەوە ڕێنماییەکانی هاتوچۆ لەسەر شوفێران جێبەجێ بکەینەوە شوفێرانیش ئەبێت پابند بن بە ڕێنمایی و یاساکانی هاتوچۆ پابند بن بەو شوێنانەی کەوا جەنجاڵی لە دروست دەبێت نەوەستن بۆ ئەوی قەڵەباڵغی دروست نەبێت لە شەقامەکانە. و ئێمە بەیانیان کارمەندەکان کە تەوزیع دەکەین بەسەر شوێنی سۆرانەوەکان و مەفارزەکان ئەو شوێنانەی کەوات جەنجاڵی لە دروست دەبێت و ترافیک لایتەکان بەڕاستی بۆ ئەوەی هیچ جەنجاڵیەکی دروست نەبێت جەنجاڵێکی هاتوچۆ و هیچ ڕووداوێکی هاتوچۆ دروست نەبێت و بە هەموو شەوێکیش ئێمە چاودێری هەموو شۆفێران دەکەین بە کامیرای هاتوچۆ بە کامیراکانی هاتوچۆ بە ئەفسەران و بە کارمەندان و بە پێبژاردن بۆ ئەو شوفێرانەی کەوا سەرپێچی دەکەن بە هەموو شێوەیەک چاودێریان دەکەین و بۆ ئەوەی جەنجاڵی دروست نەبێت و کێشە و ڕوودا و دروست نەبێت لە شەقامەکان. ئەگەر پۆلیسی هاتوچۆ لە شەقامەکان نەبێ بە تایبەتی لە کاتی بەیانیان بەڕاستی کێشەیەکی زۆر بۆ شوفێران دروست دەبێت و جەنجاڵیەک دروست دەبێت و ڕووداویش دروست دەبێت. پێویستە هەموو شوفێرێک سەبر و تەحەمولی هەبێ و پێویستە هەموو شوفێرێک ئارام بێ لە کاتی هەبوونی جەنجاڵی لە کاتی هەبوونی ڕووداوێ هاوکار بێ لەگەر هاتوچۆ هاوکار بێ لەگەر کارمەندان و پۆلیسی هاتوچۆ بۆ ئەوەی ئێمە بتوانین شەقامەکان ئاسایی بکەین. ئێمە ڕۆژانە ئەرکی ئێمە ئەوەیە لە شەقامەکان نێشتنی جەنجاڵیەوە بۆ ئەو سۆرانە دانراوە فەرموو ئەمە بۆ جیاکردنەوەی سۆرانەوەیە ئیتێرنی ئەو شەقامەیە فەرموو ئەمە چێشکان دوێتی ئەمە هەر شوفێر بەسەری کەوتووە ئەمە یەک لە بابەتەکانە ئەوە کە تێکدانی سیمای شارە و هەز نەکردن بە بەرپرسیارەتی و مەسئولیە فەرموو ئەمە بەڕاستی دیاردەیەکی زۆر ناشرینە داوا لە شوفێران دەکەین پابند بن بە ڕێنماییەکانی هاتوچۆ پابند بن بەو سۆرانەی بۆماندا ناون ئەمە بۆ ئاساییکردنەوەی شەقامە بۆ جیاکردنەوەی شەقامەکانە دانراوە بۆیە بە ئەرکی ئێمەش قورس نەبێ و ئەرکی ئەوانیش قورس نەبێت.
ترافیک لە یەکێک لە چاڕیانەکان دیمەنی چەند سەرپێچێک تۆمار دەکات کە لە چرای سوور ناوەستن. ئەمە شەندێک جار ڕووداوی مەترسیداری هاتوچۆ دروست دەکات. ڕووداوەکانی هاتوچۆ جەنگێکی بەردەوامی نەبراون. ئەو جەنگەش چەندین هۆکاری هەیە کاتێک ڕوودەدات. بەشێکی زۆری ڕووداوانەش لە ئەنجامی پابەند نەبوونی شۆفێران بە ڕێنماوی یاساکانی هاتوچۆ ڕوودەدات. زۆر جاریش لە کاتی لە پێچینەوە لە شۆفێری سەرپێچی کار زۆربەی ئەو کەسانەی بێمۆڵەت لێخوڕین ئەنجام دەدەن کێکێکە لە هۆکارە سەرەکیەکانی دروستبوونی ڕووداوی دڵتەزێن. بەتایبەت ئەو کاتانی کە ئەو کەسەی لێخوڕین دەکات هیچ لە بنەماکانی شۆفێری نازانێ ئۆتۆمبیل بەکاردەهێنێت. ئێستا بۆ نموناوە سیارەکەی جێهێشتووە بە بیانوی ئەوەی کەوا لێرە ئیشی هەیە لەوبەر کەچی لەوبەر شوێنی شەیە ڕاوەستیاتۆ لێرە وەستاوە. ئێستا مەجرات لەگەڵیان دەکەین. ئەو دیاردانەمان زۆرە سیارەکانیان بەجێ دێڵن. ئالەوێ مەفرەزەمان هەیە لێرە سیارەکانیان جێ دێڵن بۆ ئەوەی تووشی لێ پێچینەوەی یاسایی نەبن. بۆ ئێمە مەجبورین لەگەڵ ئەمانە ئەم شوفێرانە لێپێچینەوە بکەین. پۆلیسی هاتوچۆ بۆ ڕێگری لە ئەنجامدانی سەرپێچی و بابەتی بێمۆڵەتی شۆفێری و دڵنیابوون لە پابەندبوونی شۆفێران با ڕێنمایەکان و یاساکانی هاتوچۆ لە ڕێگەی مەفرەزەی تایبەت خاڵی پشکنین دادەنێت بۆ چاودێریکردنی شۆفێران و ئامۆژگاریان لە کاتی هەر پێویستێک یان هەڵەیەک لە کەم تەرخەمی یان کەم و کوڕی لە شۆفێردا. لێپێچینەوە لەگەر ئەو شوفێرانە دەکەینکەوە مۆڵەتیان بەسەر چووە یاخود ساڵیانەیان بەسەر چووە یاخود جامڕەشن بە شێوەیەکی نایاسایی جامڕەشیان کردووە. سەر چاو کاچی من بەخێر بێی سەر چاوە سەرسەرێ من. تەواوەوە بۆ پسیلاکنەکەیە. ڕسمی ئیجازەکەت لایە ببینم عەزیەت نەبی. زۆر جاروا هەیە بۆ نمونە شۆفێرێک خەڵکی شارەکەمانە سەنەوەکەی هەڵگرتووە جاروای ئیجازەکەی هەڵ نەکردووە بەهۆی بوونی دوو سیارە لە ناو سیارێکتر جێهێشتووە. بۆ ئێمە بەڵگا باشترین بەڵگە ئەوەیە کە ڕسمێکشی پێ بێ بۆی ئێمە تەئمین بین کە ئەو کەسە خاوەنی مۆڵەتی شوفێریە. ئەسەکەت کە بەسەر چۆلۆ نوێ ناکەی و کاچم بۆ خوددایە ئێستاکە باسمان دەکرد بەسوود ناکە ئێستا باسمان دەکرد کەینێ بڵێن ئەوی کەم ئەوەکە 2022 ئەو ئێستا 23 بڵێ سارێک دانا ساڵێک نییە مانگی 12 ڕەحمەت دەخباوت ئەیە دەزان مانجی 11 5 مانگەلو بە خوددای لەبەر مەشغوڵیەت ئیش و کار مەشغوڵیەت یعنی وا دەکەن ئەو دەستی حامە پیاوی دەترسێ بەڵام دەبی ئێستاکە بەخۆ ئێستا باسمان دەکرد یعنی ئەسەکەت نوێکەوە باشە بەچاوە ئەمەشت ئیما یعنی ئامازمان غەرامەکردنیە بەس ئەسەکەت نوێکەوە باشە کاچ من دەزانم غەرامەشی نییە بەس ئێمالی خۆمانە دڵگەوری ئێوەش قبوڵیکەن ئینشاڵڵا ئەم جارە بێمەوە ئازەک نوێکە باشە کاچم نوێکەوە باشە مەمنونم فەرموو. ماوەی چەندین کاتژمێرەوە بە دەداچوونە بەردەوام دەبێت. ئێمە حاڵەتێکی ترمان هەیە لە کاتی ئەرکی ڕۆژانەمان بۆ نمونە ئەم هاوڵاتە بیانیە مۆڵەتی وڵاتی خۆی هەیە بەڵام ئەم مۆڵەتە بە وڵاتی خۆیەتی بە وڵاتی ئێمە نییە بەڵام ناوبرا و کارتی نیشینگەی هەیە کارتی نیشینگەی هەیە بەپێی یاساکانی نیشینگە ساڵیانەکەشی تەواوە بەڵام ئێمە ئاگاداری دەکەینەوە کەوا دەبێت مۆڵەتی بەڕێوەبەرایەتی هاتووی هەولێری هەبێ یاخود مۆڵەتی بەڕێوەبەرایەتی هاتووی دهۆکی هەبێ لە شارەکانی هەرێم بۆی بتوانێت بە ئاسایی لێرانە وەکو هاوڵاتێکی وەکو ئێمە مۆڵەتی ساڵانەی پێدەدرێن ئەمە لەسەر کارتی نیشینگەکە
ئەبێ ساڵانە لەگەر کارتیشینکە مۆڵەتەکە نوێ کاتەوە بۆی وەکو هاوڵاتێکی خۆمان ئێمەش مامەڵەی لەگەڵ بکەین. مستر you can wait in here. Okay. ئێستا وەستێکی بۆ دەکەین وەستێکی ئاگادارکردنەوە کاکە وەستێکی ئاگادارکردنەوەی بۆ بکە کەوا مۆڵەتی پێ نییە باشە برا بابچی مۆڵەتەکە کوگا سەرسەری من برا فەرموو کاکە سەر چاوە. برای بەڕێز باشی لۆ قاژ نابەستی برای بەڕێزم دایم نەخت خارجە بەستم ئەلۆکە سەلامەت خۆت کاش قاشەکەت ببەستە ئامازمە هەموو خەرامەکردن نییە مە کاش من قاشەکەت ببەستە لۆکە سەلامەتی خۆت باشە برای من فەرموو. ئێمە ڕۆژانە لێپێچینەوە لەگەڵ ئەم ئۆتۆمبیلانەش دەکەینکەوە بەرگەی دخولبوونیان هەیە مەسەرەن لە وڵاتەکانی وەکو ئێران تورکیا داخڵ دەبن لە مەرزەکان یاخود لە سنوورەکان ڕێگایان پێدەدەن بەڵگەی دخولبوونیان پێدەن لەسەر پاسەپۆرت و وەکو مەنەفێستە کە لای ئێمە بەکاردێ ئەمە شتەکانی تەواوە. فەرموو براگیان سەر چاو کاکە بەخێر بێ یاخوا سەر سەرێ من هاتی. سەر چاو کاک فەرمان ڕێزت هەیە. بەڕاستی شوفێرانمان زۆربەیان پابندن بە ڕێنمایەکان و یاساکانی هاتوچۆ ینی سەر چاو کاکە فەرموو زۆربەی ئێستا ئەو کێشانە کەم بۆتەوە کەوا دیاردێ بەسەر چوونی مۆڵەتی شوفێرە و یاخود ساڵیانەکان. ڕاستەیەکەیت ئێستا وەستەکە دەدەنێ پسوولەکی ئاگادارکردنەوە دوای سەردانی بەڕێوەبەراتی هاتووە هەولێر دەکەی بەشی ڕۆژاوە باشە برای بەڕێز لە لایدا وەستەشی لێ بکەن و پسوولەکی ئاگادارکردنەوەی بدەنێ و با سەردانی بەشی هاتووە ناوشار ڕۆژاوەکە. ترافیک ڕای چەند هاوڵاتیەک سەبارەت بە ڕووداوەکانی هاتوچۆ وەردەگرێت. لە شوێنێک هەشتایە دەتوانی هەشتا بڕۆی تووشی هیچ نابێت تووشی لێدانی کامیرە نابی ئێسام بۆ خۆم سێ سیار لێ دەخڕم نە لە کامیرەم داوە نە نوکەشم بۆ کەس کردیان هۆکارێکی کەشێ ئەوانەی لە شێستی و لە سەتی ڕوودەدا سایەکان زۆربیان گەنجن نازان زۆر دەعامی بە دەعامیەوە دەنێت. هۆکارەکانی هاتوچۆ لەو ڕووی دەگەڕێتەوە کە یەکەم شت ناسایاقی دووەم شت یەکجار کە سەیرەکەی قەرەبارەغێشی زۆر دروست بووە یان ڕووداوی دروست بووە هۆکارەکەی گەڕاتەوە سەر مۆبایلی سەیری مۆبایلەکە ئاگای لە پێشە خۆی نییە. سەبارەت بە ڕووداوەکانی هاتوچۆ زیاتر یعنی هەڵەکان لە شوفێرەکانە لەبەر ئەوەی لەناو سیارە دەڕۆن وریای خۆیان نینە لەناو سیارە دەڕۆن عەقلیان لەسەر خۆنیێنە بە مادە کوحولیەکان لەسەر جادە دەڕۆن حیساب بۆ ئەو مرورە بە ڕێزانە ناکە کە چاودێرن لە سەریان مع العلم ئەگەر مرورەکانی چاودێر نەبن لە سەریان ئین الله کان عەلەیکم ڕەقیبە خوا لەسەرتان چاودێرە. ئێوە بۆیە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم دەفەرمێ دەبێ حەقی ڕێگا بدەیت حەقی ڕۆیشتن بدەیت حەقی خەڵک بدەیت لكل حق حق. کابرا سیارە لێ دەخۆڕیتن مۆبایلی دەستی تەمەشا مۆبایلەکەی خۆی دەکاتن تەمەشا پێشە خۆی ناکەن لە پێشی چە هەیە چنیە لەو سورحەتەی مۆبایلی لە جێیە مۆبایل لە بەرامبەر چاوێتی سەوت و سوورە قسە دەکاتن کە سەوت و سوورە قسە دەکاتن سەنتەری سیارەکەی نامێنێت. ئەو ڕۆکێشەی سەرەکی حادیسەکانی ئەو وڵاتی ئێمە ئەو مۆبایلەیە سایاقی دەکات لە هەمان کاتیشدا سیاری لێ دەخۆی لە هەمان کاتدا
باڵێن بە شتێکی مەشغولە. دووسایت ئەو سارانێک کە دووسایی دەوەستن بەڕاستی ئەمە بە یاساکانی هاتوچۆ ئەو دووسایدانە کاکە حرەکەی بکەن. ئێستا ئێمە دوای ئەوەیەوە ئاگدارمان کردنەوە حرەکەی بکە کاکە فەرموو ئەوە دووسایدی ڕاگرتووە مەفروزە ئەشیاکانی یەک ساید ڕابگرێت ئەشیاکانی بێنتە خوارەوە. کاکە گیان ئەوە غەرامە کرای ئاگدار بە چلات برد ئەوە غەرامە کرای کاکە گیان. ئەو کێشە گرفتانەی لە بواری هاتوچۆ هەیە ئەمە کە ڕۆژانە ڕوبەڕووی دەبینەوە ئیجراتی لەگەڵ دەکەین. یەک لەمانەیەکەوە وەستان لە شوێنی قەدەغە کراوە بەکارهێنانی مۆبایلە. بەڕاستی مۆبایل یەکە لە دیاردە هەرە ناشرینەکان کەوا زۆربەی شۆفێران پێ تووشی کێشە بوونە ڕووداوی هاتوچۆ لەسەر ئەم مۆبایلەیە. بەڕاستی پابند بوون بەڕێنماییەکان و یاساکانی هاتوچۆ بۆ نمونە ئەم هێمایە هاتوچۆیە پێت دەڵێ ئالێرە مەوەستا ئەمە یەکە لە کێشەکانمانە شوفێر پابند نابێ بۆیە ئەمەش ئیزراتیان لەگەڵ دەکەین. بەڕاستی یەکی کێشێکی تریشمان هەیە ئەمە تیژڕەوی لێخوڕینی تیژڕەوی بەڕاستی ئەمەش کێشەیەکی زۆر گەورەیە لە هاتوچۆیە. شوفێران پابند بن بە لێخوڕینی ئۆتۆمبیلەکان بەپێی ئەو بڕێکی ئەو ماوەی بۆیان دیاری کراوە یاخود بەپێی ئەو مەسافەی ئەو ژمارەیە کە بۆیان دیاری کراوە پێی ستاندارد کە بۆ نمونە لە شەقامی 6 مەتری دەتوانانی 6 لێ بخوڕی بۆیە زۆر جاروا هەیە ئەبێتە هۆی ڕوودا و کە زیاتر لێ بخورێ بێتە هۆی ڕوودا و دروستبوونی کارەساتی زۆر گەورە. بەڕاستی لەسەر هەبوونی ئەو هەموو ئاسانکاری و ئەو هەموو خزمەت گوزاریە هاتوچۆ هەیە لە شەقامەکانە بەشێک لە شوفێران پابند نابن بۆیە ئەگەر پابند بن تووشی ڕوودا و نابن تووشی هیچ لێپێچینەوەیکی یاسایی نابن. ئێمە وەکو پۆلیسی هاتوچۆ کە ئامانجمان خزمەتکردنی هاوڵاتیانە لە ڕووی لە ڕێخستنی شەقامەکان و هەروەها نەبوونی قەرەباڵغی لەسەر شەقامەکان ئەو جۆرە سەرپێچیانێکەوە هاوڵاتیان ئەنجامی دەدەن لە شەقامەکاندا ئەوانەی جۆری سەرپێچی ئەنجام دەدەن دێن بۆ لای ئێمە. جۆری سەرپێچەکانیش بەڕاستی گەلێ زۆرن کە ئەوانەی کە سەردانی ئێمە دەکەن هەندێک لە سەرپێچیانە کەوا ئەنجامی دەدەن بۆ نمونە ئۆتۆمبیلی لێخوڕیەوە بە بێمۆڵەت یاخود لە ژێر کاریگەری مادەی سەرخۆشکەر ئۆتۆمبیلی لێخوڕیوە و هەروەها ئۆتۆمبیل هەیە جامەکانی ڕەش کردووە لە دەرەوە یاسا و ڕێنماییەکان ئێمە لەلایەن خۆمانەوە ئیجراعاتیان لەگەڵ دەکرێت. ئەو ئیجراعاتانش زۆرن ئەوانەی کە بەبێ مۆڵەت ئۆتۆمبیل لێ دەخڕن ئەوە ئێمە پەراوی لێکۆڵینەوە ڕێک دەخێن و ڕەوانەی دادگایان دەکەین و بەڕێز دادوەر بڕیاری کۆتایی لای ئەوانە و دواتر کە دێتەوە لای ئێمە ئیجراعاتی چیتری لەگەڵ دەکەین کە ئۆتۆمبیلە پاکانەی ئۆتۆمبیلەکەی پێ دەکەین کە چەند سزایی سەرپێچی لەسەری بیتن ئەوانیشی لێ غەرامەیان دەکەین. ئۆتۆمبیل لە سەر شەقامەکان کە ئەو دیاردەیە لە کاتی ئێستادا زۆر بەربڵاوە کە دوور لە هەموو یاسا و ڕێنمایەکی هاتوچۆ ئەوە دیاردەیەکی زۆر ناشارستانیە کە ئەو ئۆتۆمبیلانەی بەبێ تابلۆ لێ دەخڕن. ئێمە بڕی 1 ملیۆن دینار غەرامەیان دەکەین بە پێی فەرمانی وەزارەتی ناوخۆ و هەروەها بۆ ماوەی 1 هەفتە ئۆتۆمبیلەکەشی دەستی بەسەدا دەگیرێ نایدەینەوە تاکو ئەم هەفتەیە کۆتایی پێدێت.
لە کۆتایی بەرنامەی ترافیک ئامانجی دروستکردنی کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەتە لە ڕووی هاتوچۆ و نێشتنی دیاردەمە ترسیدارەکانە کە دەبنە هۆکاری ڕووداوی دڵتەزێن و ڕێخستنی شار و هۆشیارکردنەوەی خەڵک.